چارەسەری کێشەی ئێوە لە یاری کەرەکە بەڕێزانم. هەروەک وازانن کە لە ماوەی ڕابردوودا من یاریەکم بە ئێوە ناسان کە یاری کەرەکە بوو کە ئەمە سێەم ڤیدیۆە لەسەرم یاریە دروستەکەم، بەڵام ئێوە کێشەکتان هەبوو کە کاتێکە گەیشتە $5 یاخود $10 لێرانە بەڕێزانم هەروەک وابینن لە بەشی کەش ئاوت ئێوە کێشەی ئەوەتان هەیە کە کاتێککە ئەگەنە 5 بوو $10 بەشی دۆچکۆین وە تڕۆن ناچالاک دەبێت واتەیەوە ناتوانن دراوەکە ویزرۆی بکەن یاخود ڕابکێشن. بەڕێزانم بوو تڕۆن و دۆچکۆین هەر هەفتە جارێکەوە دەتوانن دراوەکە ڕابکێشن، واتە کاتێککە بینیتان لێرانە ناچالاکە یەک هەفتە چاوەڕێ بکەن یاخود هەموو ڕۆژێ بە تایبەتی شەوان کە کاتژمێر 1 بوو 1:30 شەو وەرن سەردانی لێرانە بکەن چالاک دەبێت و ئێوە دەتوانن دراوەکەتان ڕابکێشن. و دوان تێبینی ئەوەیە کە ئازیزان کاتێکە ئێوە گەشتە $10 هەروەکو گوتم تاکو هەفتەیەک خۆتان ڕابگرن بۆ ئەوەی بەشی دۆچکۆین و تڕۆن چالاک ببێ، بەڵام ئەگەر هاتو ئەم بەشە چالاک نەبوو خۆیەوە چەند هەلی ترتان لەبەردەستەیە گەمە بکەن بۆ ئەوەی ئێوە بە بیتکۆین بچینە ناو بەشی ڕاکێشان بە لایت کۆین کە $25 بیتکۆین $50 و سۆلۆنا و بیتکۆین کەشیش 25 بوو $50. ئێوە گەمە بکەم بەڕێزانم من دووجا لەم یاریە پارەم ڕاکێشاوە، دڵنیابن کاتێککە گەشتە $25 ئێوە دەتوانم بە لایت کۆین ڕابکێشن یاخود چاوەڕێکان تاکو ئەو بەشانە بۆ ئێوە چالاک دەبێت. منیش دووجا کە پارەکەم ڕاکێشە ناچالاک بوو، بەڵام لە ماوەی 1-2 ڕۆژی کە سەبرم کێشا و سعاتی 1:30 شەو هاتم سەیر لێرانم کرد کە هەردوو چالاک بوون، واتە گەمەکە 100% ئێوە تەنها یاری بکەن ئەگەر بە $5 نەتانتوانی ڕابکێشن بکەنە 25 بۆ $50 بوو ئەوەی بە بیتکۆین لایت کۆین و سۆلانا و بیتکۆین کەش دراوەکە ڕابکێشن. و تێبینیەکی تر لە بەشی فرێن بوو بەڕێزانم، ئەم بەشەم بۆ ئێوە شەڕح نەکردبوو لە ڤیدیۆکانی ترە بە بەشی فرێن ببیتەوە. ئێوە تەنها محاولە بکەن کە ڕێفرال بخۆتان کوب بکەنەوە چونکە زۆر گرینگە. کاتێک کە دێنەوە بەشی فرێن ڕێکوێستەیە تەنها پێویستە تۆ لێرانە ئەم بەشانە ڕێکوێستی بکەی بۆ ئەوەی ڕۆژانە گەلبت بدەتێ ئەوەی لەبیر نەکەی یاخود وەرە خوارەوە بەڕێزانم ڕێکوێست فرۆم ئۆڵ هەمووی ڕێکوێستی بکە ڕۆژانە گەلبت بدەتێ و تۆ بتوانانی زیاترین پارە لەم یاریە کۆ بکەیتەوە.